ترس و دڵڕاوکێ ئەکرێ وەڵامدانەوەیەکی سروشتی و باش بێت لە زۆر لە حاڵەتەکانە بە تایبەتی مەسەڵەن خودداگیان کە ئەو شتەی تیا دروست کردوین بۆ ئەوەی بمان پارێزێ لە ڕووداوە مەترسیدارەکان لەوەتی مرۆڤایەتی هەیە ترسیش هەیە لەگەڵیا ترس کاتێک کە ئینسان هەست بە ترسەکە ئەبێ ئەو ترسا وای لێ بکات بەرەو ئەوە بڕوات کە خۆی باشتر کات یان ئەوەتانێ ئەو هۆکارە مەترسیانە لی دوورکەوێتەوە بۆ ئەوەی بتوانێت حیاتێکی ئاسوودە و کامرانی بژیت. نیشانەکانی دڵڕاوکێ بە شێوێکی گشتی ئەکرێ بکرێن بە دوو بەشەوە. هەنێ نیشانەمان هەیە کە جەستەییە لە جەستەیە دەرەکەوێ و هەنێ نیشانەشمان هەیە دەرونیە. نیشانە جەستەیەکان ئەکرێ لە زۆر لە کۆئەندامەکانی لەشی ئینسانە دەردەکەوێت. شەرتیش نییە بەس لە کۆئەندامێکی دیاریکراو بێت. یعنی نیشانەکان ئەتوانین بڵین نیشانەکانی کۆئەندامی سوڕان سیرەکەین بریتیە. بەڵێ سیرەکەین مەسەرەن لە سوڕانە نەخۆشەکە تووشی ئەوە ئەبێت تووشی دڵە کوتێ ئەبێت تووشی دڵە کوتێکە جاری وا هەیە مەسەرەن بەرزبوونەوەی فشاری خوێنی لەگەڵا ئەبێت لە هەنێ حاڵەتە تووشی ئازاری سینە ئەبێت نەخۆشەکە هەستی پێەکە ئەڵێ خەریکە ئەم باڵم لەگەڵ سینەما هەست بە قورسایی ئەەکەم هەست بە ئازار ئەەکەم یان ئەوەتانێ ئەو مرۆڤە تووشی ئیحساسی خنکان ئەبێت بۆ چەند خولەکێک هەستەکە مەسەرەن تووشی ئەوە ئەبێت کە بە تەواوەتی بۆری هەناسەی گیراوە و طبعاً کە فەحس و هینیشی بۆ ئەەکەی سیرەکەی هەر بەو شێوەیە نییە بەڵام ئەوە ئیحساسێکە هەستێکە هەستی پێەکە. نیشانەکانی کۆئەندامی هەر سوجگەر سیرەکەی ئەو نەخۆشە تووشی ئەوە ئەبێت ئیشتیهای کەم ئەبێتەوە بۆ خواردن تووشی تێکچوونی ئیشی ڕیخۆڵە ئەبێت سیرەکەی ئەو بەڕێزە ئەو نەخۆشە تووشی ئەوە بێت دەمێک سیرەکەی کاری ڕێخۆڵی هەست بە سستی ئەکات یان هەنێ جار هەیە سیرەکەی تووشی سکچون ئەبێت لە هەنێ حاڵەتی قورسە تەنانەت حتا نەخۆشەکە تووشی ڕشانەوە ئەبێت نەخۆش تووشی حاڵەتێک ئەکات کە خەوی تێک ئەچێت ناتوانێت بچێتە قوڵایی خەوەوە یان ئەوەتانێ خەوی ناخۆش ئەبینێت دەربارەی ئەو مۆزوعی ئەوەی کە مێشکی مەشغوڵ کردووە. لە هەنێ حاڵەتە نەخۆش پێشبینی شتی خراپەکە پێشبینی ئەوە ئەکات کە تووشی مردن ببێ کە تووشی ئەوە ئەبێت ئیحساسێکی وا قوڵی بۆ دروستە بێت کە من وا خەریکە ڕۆحم دەرەچێت وا خەریکە تووشی ئەوە ئەبم کە ترسی ئەوەی لێ ئەنیشێت کە مەسەڵەن ترسی لە دەستدانی کەسی نزیک مەسەڵەن دایکێکەوە هەستەکە کە مناڵەکانی لە دەستەدا یان ئەوەتانێت بەڕێزێکەوە هەستەکە وا خەریکە لە دایک و باوکی جودا ئەبێتەوە بە تایبەتی کە مەسەڵەن زۆربەی زۆریان سیرەکەی مەجموعەیەک بڵێن کۆمەڵێک پزیشک و اختصاص بەسەرەکاتەوە کە سەردانیان ئەکات بۆ ئەوەی بزانێ ئایا ئەم نەخۆشی هۆکارەکەی چییە. سیرەکەی سەردانی نەخۆشی دڵ ئەکات ئەو بەڕێزە پێی ئەڵێت و هیچ نەخۆشیی دڵت نییە سەیری ئەچێ بۆ لای دکتۆری هەناوی ئەویش هەمان شتی پێ ئەڵێتەوە ئەچێ بۆ لای دکتۆری هەناسە ئەویش هەمان شتی پێ ئەڵێتەوە. حاڵەتەکانە ئێمە حەزەکەین ئەو بەڕێزە خۆی بە شێوەیەکی سروشتی ڕوبەڕووی ئەو حاڵەتە بێتەوە نەک یەکسەر پەنابەرێتە دەرمان. شێوە سروشتەکان چییە؟ هەنێ ڕاهێنان هەیە فێری ئەو نەخۆشە ئەکرێ ڕاهێنانی خۆ هێورکردنەوەن خۆ ئارامکردنەوەن هەموو کەسێکمان ئێمە یعنی ڕێگایەکی هەیە بۆ ئەوەی خۆی ئارام کاتەوە. هەنێک بەڕێز هەیە مەسەڵەن پەنا ئەباتە جەمبە سپریچواڵەکەی خۆی جەمبە بڵێن ڕۆحانیەکەی خۆی هەیە مەسەڵەن ئەڵێ من بە دەست نوێژ هەڵگرتنێک و نوێژکردنێک ئارامە بمەوە. هەنێ بەڕێزی تر هەیە مەسەڵەن ئەڵێ من بە گوێگرتن لە مۆسیقا ئارامە بمەوە. هەنێ بەڕێز هەیە ئەڵێ من بە سەردانی خزم و کەس یان بە چوونە دەرەوە و گەشتکردن من ئارامە بمەوە. ئێمە دایم تەشجیعی ئەو کەسانەکەین کە ئەو ئەکتیڤیتیانە و ئەو نەشاتانەوەی کە پێشتر کردوێتی و ئارامی بەدەستهێناوە ئەوە بکات. هەنێ حاڵەت هەیە کە مەسەڵەن بە شێوازێکی پرۆفشناڵ ئێمە فێری ئەەکەین کە چۆن هەنێ ڕاهێنانی هەناسە و خۆ هێورکردنەوە خۆ ئارامکردنەوە هەیە بیکات ئەو نەخۆشە زاڵە بێت بەسەر زوربەی حاڵەتەکانی دڵڕاوکێیە.